امریکی دونالد ترامپ دبیجه ریبرین ایران د دوسیا دانوستاندنا ده بهاوه درونه. ئەمریکا لە یادی 12 ساڵەی جێنۆسایدی ئێزیدیەکان دەڵێ دادپەروەری دەبێ بۆ قوربانیان بەدی بەهێنرێت. سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بارزانی سەردانا شامێ کرد و لەگەڵ سەرۆکی دەمکی ئەحمەد شەرح پێشهاتێن سووریە و یەن هەرێمی گوتوبێژکردن. شاندی ئیمراڵی دوای کۆبوونەوەی لەگەڵ ئۆجەڵان بەیاننامەیەک سەبارەت بە پرۆسەی ئاشتی بڵاو کردەوە. سڵاو ئەو کاتتان باش، من بە فراوی نووری لەگەڵ هاوکارم سیروان قەچۆ بە خێرهاتنتان دەکەین بۆ بەرنامەی ئەمڕۆمان. لەم بەرنامەیەدا لەگەڵ ئێوە پێداچوونەوە بە گرنگترین هەواڵ و پێشاتە سیاسیەکانی ئەمریکا و ناوچەکە و جیهانیش دەکەین. سلااف گەلی بینانهم خێر هاتنەوێ بەرنمەیە زندی ji bilî nûçe û hewalên herî dawî me her wiha hejmareke ji raportên girîng û her wiha şiroveyên taybet bi pêşhatên li Rojhilata Navîn û Kurdistanê hene îro duwazdê gelawêja 2700 û 26 ku dike sê tebaxa 2026 em bêhîne heta dawiye hûmana bimînin. سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ ێریشێکە پلانکریە بەرفرە لەسەر ئیرانی بەتاڵ کرد پشتی کۆڕاگەهان و ئیرانی داخوازە دەمەکە بێترش بۆ دیپلۆماسیە کریە دێ دەمەکێدا و ئێریش هاتنە ڕاگرتن و وڵاتی عومانی هەولێن ناوبەینکاریە زێدەکردنە نیشان هەنە کۆ دەبە هەردوو وڵات یان هەردوو ئالی vەگەرن سەر ماسایە دانوستاندنێ دێڤێ راپۆرتێدا هەفکاری مەعارش ساڵح بەحسا پێشهاتێن هەری داوی دناڤەرە ئەمریکا و ئیرانێدا دکە لەگەل ئەگەرێن نوبوونا گوتوبێژان. سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ ڕایگەیاند هێرشە سەربازیەکانی دژی ئێران کە بە وتەی خۆی دەکرا لە ڕووی هێز و قورساییەوە بێوێنە بنوەستاندون. ترامپ وتی ئەم بڕیارە دوایەوە درا کە ئێران و هەندێک لە وڵاتانی ناوچە داوایان کردبوو هەلێک بە دیپلۆماسی بدرێت. باوتەی ئەو تا ئەو کاتەی گفتوگۆکان بەردەوام بنواسوی ڕێککەوتن هەبێت هێرشی نوێ ئەنجام نادرێت. ئەم پێشکەوتنە لە دوای ئەوە دێت کە چەند ڕۆژێکە هێرش و وەڵامدانەوە سەربازیەکان لە نێوان واشنگتن و تاران وەستاون. لە هەمان کاتدا ئێران پشتڕاستی کردووەتەوە کە لە ڕێگەی عۆمانەوە گفتوگۆ لەسەر ژمارەیەک بابەت لەوانەش دۆخی تەنگەی هورموز بەردەوامە. هەرچەندە تاران بانگەشەی ترامپ سەبارەت بە گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا ڕەت دەکاتەوە، بەڵام بەردەوامبوونی ئەو پەیوەندیانە لە ڕێگەی ناوبژیوانانەوە نیشانەیەوەیە هەڕاشەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا توانیویەتی کە ئێران بهێنێتە سەرمێزی وتووێژ. ئێستا ئەوەی ئێمە دەیکەینەوەیە کە لەگەڵ یان لە وتوێژداین بە جۆرێک لە جۆرەکان دانوستان دەکەین. ئەو وتوێژانە سبەی پاژنەوەڕۆ دەست پێ دەکەن. با بزانین بەرەو کوێ دەچن. دەزانی ئەگەر بمەوێت لەگەڵ ڕازگۆ بم زۆرم پێخۆشە ئەوە بکەم و ژیانی زۆرێک ڕزگار بکەم و پێویست ناکە هێزێکی ناپێویستی زۆر بەکاربێنم. ساڵانێکی زۆر دەخایەنێت تا بتوانن خۆیان بنیاد بنێنەوە و لەوانە شەقەت نەتوانن. پێم وانییە تەنانەت بتوانن بەلەمێکیش دروست بکەن. بۆیە ئێمە هێرشێکمان هەبوو کە گەورەترین هێرش دەبێت لە دوای جەنگی جیهانی دووەمەوە وە کارەسات بار دەبوو لەگەڵیان. لە ماوەی مانگەکانی ڕابردوودا پەیوەندیەکانی واشنگتن و تاران بەردەوام لە نێوان هەڕاشەی سەربازی و هەوڵە دیپلۆماسیەکاندا گەڕاونەتەوە. ئەمریکا دەڵێت ئامانجی سەرەکی گەیشتن بە ڕێککەوتنێکە کە پرسی بەرنامەی ناوەکی ئێران و ئارامی ناوچە چارەسەر بکات. لە هەمان کاتدا ئێران بەردەوامە لە جەختکردنەوە لەسەرەوەی کە ئامادەیە لە ڕێگەی ناوبژیوانانی وەک عۆمان گفتوگۆ بکات. ئێستا چاوی هەمووان لەسەرەوەیە کە ئایا ئەم وەستانی شەڕا دەبێتە بناغی ڕێککەوتنێکی گەورەتر یان تەنها پشوویەکی کاتیا پێشەوەی ئاڵۆزیەکان دووبارە هەڵبگیرسێنەوە. تا ئێستا دەنگی چەکەکان کەمتر بووەتەوە. دیپلۆماسی هەندەی تر پێشکەوتووە و چاوەدێرانی ناوچەیی و نێودەوڵەتی بە وردی سەرنجی ئەو گفتوگۆیانە دەدەن. بەڵێ بینەرانی عزیز، وەک بینیتان دۆناڵد ترامپ ڕایگەیاندووە کە ئەمریکا هێرشێکی پلان بۆ داڕژراوی بۆ سەر ئێران هەڵوەشاندوێتەوە بە مەبەستی ڕەخساندنی دەرفەتێک بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ کۆماری ئیسلامی. هەروەها جەختی لەوە کردوێتەوە کە ئەم بڕیارە
بە مانای وازهێنان لە بژاردەی سەربازی نییە و هەموو بژاردەکان لەسەر مێز دەمێننەوە ئەگەر بێت و دانوستانەکان شکست بهێنن. بۆ زانیاری زیاتر و دوایین کاردانەوەکان لە کۆشکی سپیەوە دەچینە لای هیواسەلام پەیامنێرمان. هیوان نوێترین پێشهاتەکان و لێدوانەکان لە کۆشکی سپیەوە چین؟ بەفراو کە من ئێستا قسە لەگەڵ تۆ دەکەم، دۆناڵد ترامپ لە ئۆفیسی تایبەتی خۆی لە ئۆڤڵ ئۆفیس لە کۆشکی سپی قسە بۆ ڕۆژنامەوانان دەکات. یەکەم پرسیار یەک داقە پێشەوەی من بێمە لایڤ لێی کرا ئەوە بوو کە ئایا بۆچی ئێرانیەکان دەڵێن ئێمە هیچ گفتوگۆیەکمان نییە لە کاتێکدا دۆناڵد ترامپ ڕایگەیاندووە گفتوگۆ بەڕێوە دەچێت لەگەڵ ئێران. دۆناڵد ترامپ ڕایگەیاند ئەوە پەیوەندیدارە بە کولتور و عادەتی خۆیانەوە، ئەویش تێناگات لە کاتێکدا ئێرانیەکان بە نهێنی دەپاڕێنەوە داوای گفتوگۆ دەکەن، سێ وڵاتیان بە گژی ئەمریکاوە ناوە بۆ ئەوی گفتوگویان لەگەڵ بکات و ئەو هێرشیان نەکاتە سەر کە بە گەورەترین هێرش لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ناوزەندی کرد. بەڵام لەسەر تەلەڤیزۆن دەڵێن ئێمە هیچ گفتوگۆیەکمان نییە. وتی ئەوە پەیوەندی بە منەوە نییە، ئەوەی هەیە گفتوگۆکان ئێستا لەگەڵ ئێران بەردەوامن و ناچارن ئێرانیەکان بە دوو خاڵ ڕازی بن. یەکەمیان تایبەتە بە گەروی هورمز، ئەم گەروە دەبێ بکرێتەوە بۆ کەشتیە بازرگانەکان بەبێ هیچ قەید و شەرتێک. دووەمیان تایبەتە بە داماڵینی چەکی ئەتۆم لە ئێران کە سەرۆکی ئەمریکا بەم جۆرە ناوزەندی دەکات. ئێرانیەکان دەبێ بەبێ قەید و شەرت تەسلیم بنیان ئەم ڕێکەوتنە ئیمزا بکەن. ئەگەر نا هێزی تەواوی ئەمریکا ئامادەیە لە ئێستادا لە حاڵەتی ئامادە باشیە هێرشێک بە جۆرێک دەکاتە سەر ئێران کە بە هیچ شێوەیەک ئەو دەوڵەتە نەتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ. هەروەها دوێنێ ئێوارە باسی ئەوەی کرد کە سێ وڵات بەپەلە تەلەفۆنیان کردووە بۆ ئەوەی هێرشە گەورە بوەستێت. لەو سێ وڵاتە سعودیە، قەتەر، هەروەها ئیمارات. من لەو بارەیەوە راپۆرتێکم بۆ ئامادەکردوون، سەرەتا باسەری ئەو راپۆرتە بکەین. بێدەنگێکی نادیار باڵی بەسەر سنوورەکانی ئێراندا کێشاوە. لە کۆتایی هەفتەدا هێزێکی بێشمار ئامادەکرا بۆ ئەوەی هێرشە گەورەکە بکرێتە سەر ئێران. بە زوویی وڵاتانی ناوچەکە پەیوەندیان بە کۆشکی سپیەوە کرد کە ئێران ئامادەی ڕێکەوتنە و با هێرشەکە بوەستێت. سعودیە، ئیمارات، قەتەر لەسەر قسەی ئێران پەیوەندیان کرد و داوای وەستانی هێرشەکەیان کرد. ئێمە ئامادەی هێرشەکە بووین، بەڵام کاتێک هاوپەیمانەکانت داوات لێ دەکەن کە بوەستیت ئیتر نابێت دڵیان بشکێنیت. هۆکاری داواکەیەوانی ژەوە بوو کە ڕێکەوتن لەسەر هورمز بەڕێوەیە و هەروەها ڕێکەوتنێک سەبارەت بە چەکی ئەتۆم دەکرێت کە من پێی دەڵێم داماڵینی ئەتۆم لە ئێران. لە بەرامبەردا ئێرانیەکان بە شێوەیەکی دیپلۆماسی قسەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایان باس کرد. وەزیری دەرەوەی ئێران پشڕاستی کردەوە کە گفتوگویان لەگەڵ وڵاتی عومان هەیە بۆ کردنەوەی گەروی هورمز، بەڵام ڕەتی کردەوە کە هیچ گفتوگویەکی ڕاستەوخۆیان لەگەڵ ئەمریکا هەبێت. ئەمە لە کاتێکدا دۆناڵد ترامپ هەرخۆی لە کاتی قسەکانیدا پێشبینی ئەو هەڵسوکەوتەی ئێرانیەکانی کرده بوو کاتێک جەنگ ڕادەگرن. هەروەها گوتی ئەگەر ڕێک نەکەون هێزەکان ئامادەن بۆ لێدانیان. لەگەڵ سێ وڵاتەکە ئێرانیش زۆر بەجددی داوای دانوستانی کرد. هەرچەندە ئەوانە عادەتیان وایە کە دواتر دەڵێن داوامان نەکردووە، بەڵام ڕوون و ئاشکرایە کە نایانەوێت لێیان دەین. لەلایەکی دیکەوە پەیوەندیدار بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دیسان ئەمڕۆ نوێنەری تایبەتی ئەنجومەنی ئاشتی بۆ غەزە لەگەڵ بنیامین نەتەنیاهۆ سەرۆکی ئیسرائیل کۆبووەتەوە لەسەر ئەو پلانەی کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاندبوو بۆ ئەوەی ئەو وڵاتە هیچی تر هێرش نەکاتە سەرکەرتی غەزە و ئەمەش لە چوارچێوەی چەککردنی گروپی حەماس و هەروەها ئاوەدانکردنەوەی پرۆسەی غەزە دێت. باشە هیوا ji کۆشka spî tu nûçeyeke din heye ka serokê îro yan sibe wê çi bike؟ بەڵێ ئەمڕۆ هەر ئێستا کە ئەم کۆبوونەوەی بەڕێوە دەچێت و سەرۆک میوانداری ڕۆژنامە نووسانی کردووە بۆ ڕاگەیاندنی فەرمانێکە تایبەتە بۆ خێزانی ئەو کەسانەی کە لە سەربازی ئەمریکا خزمەت دەکەن، ئەمەش بە جۆرێک بۆ ئەوەی بتوانن هاوکاری ئەو خێزانانە بکەن و حکوومەت بتوانێت پێداویستەکانیان بۆ دابین بکە. هەروە بابەتێکی دیکەی گرنگ کە سبەی زانیاری زۆر زیاترمان لەسەری دەبێت ئەوەیە کە سبەی دۆناڵد ترامپ سەردانی ویلایەتی
ویلایەتی کالیفۆرنیا دەکات کە گەورەترین ویلایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ژمارەی دانیشتوانەکەی 40 ملیۆن کەسە. شانی باسە حاکمی ئەو ویلایەتە لە دیموکراتەکانە بۆی ئەم سەردانە گرنگی زۆری هەیە لە ناوخۆی ئەمریکا. ئیتر سبەی بەیەکەوە بزانین چی ڕوودەدات لەوێ. بەڵێ هیوا سەلام پایامنێرمان لە کۆشکی سپی سپاس هیوا بۆ زانیاریەکانت. لەگەل زێدەبوونە شەڕ و ئالۆزیان ڕۆژهەڵاتە ناوین ئەمریکا هشداریên nû yên derbarê derbendkirina çûn û hatinê ji bo welatiyên xwe dijwar dike. Hevkara me Fatma Sindî ji navenda nûçeyan ya dengê Amerîka tevlîme dibe bo agahiyên herî dawî derbarê vê babetê. Fatma çi agahiyên nû yan hûrgiliyên nû li cem te derbarê vê yekê hene؟ دەم باش سیروان ئاگەهیان هەرێن نو کو ji ji wezareta derve ya Amerîka niha li ortêne ew ne ku ji hevwelatiyên xwe dixwazin da ku ji welatî derkevin. Çê li wêrê ne çêt akincî ne yan jî çêt niyetin biçin hojdariyên tundê derkirine ku qet neçin yê li wêrê vegerin û yê niyetin jî ji niyeta xwe lê ve bibin. هجی گوتنی سیروان لگل زیدابونا و هر تا آماجه بیدا و هیرشا لدمی کو هزین چک دارن حکمتا ایران لی پشتوان هیرشین خوابو سر بنگهن امریکی زیده کرینه او جین کو قنصل خانیت امریکی لی هنه لو ما جی بیا اگری کشتنا گلک جه هفوالاتیا و بیانیان و نمازه یا کو ایرو درکت گلک ولات دما وزارت درو آست چار یا خود جماره 4 دیده ولاته که به رمانیه که قد نابد چه ولاتی که امریکی سردان ویری بکتن وی ولاتی بکت و لیان جیل ویری بمینید و اگل ویری عجیب لزگین در کوتن لجلیستا ولاتین کو ابروگه زیده بینه دلیسته دا و ماوه اگه جی البته هندک جوالاتان زیده بیه بس یا هر گرنگ او بیکو اف لیسته هات ند اف ولاتی کو هات ند لیستا از 4 دا کو خطا صوره و ناچه بد سفر بو بینه کرن یا اگر حوالاتی لویره بندر کبن قطر پایتخت و دوحا عمان لمسقط اردن لعمان عراق بغداد اسرائیل اورشلیم کویت عربستان سعودی ریاض و بحرین و هر وسا مصر پایتخت توانا گوتن کو او گشنا آسته چاره و توید حوالاتی در کبن اف بریارا وزارت دروه لپی خامد پاراستنا جان حوالاتین امریکیه کن نخازیار دکوند برهیرشین و چکدارین کو ایران لی پشتوانه جالیه که دم وجی قول بی کو ایرو مارک روبیو وزیر دروه دگل جیانی انفانتینو سروکی فیفا بجوه لی ودیار بی دیلن جانسن جگری پایفدار وزارت راگهاند کو دیدار به جهنابه اف هیامه که کو انفانتینو دخوازه هاری کاریج ریوبرتیا سروک ترامپ ور بگره و دا کو دو پوست خدا بمینه و پشتوانیاوی هوجه لی مخابند لگو راگهاندن و حتی داوی راپورکا Associated Press French یا AFP گوتن کو او خوناوی هدی دستوی درد که و چکی کس آماده نبیه بین تو همی بزاوی توی حتی وگاوی ببرسون او بین پیامد کو او رو گل وزارت در و هبین هفدیتن دگل بیانیان چه نکرن حتی پیامد بینده و آگه دار کن گلک سپاس فاطمه سندی جبوان هر دو راپورتان سینات لە دواهەمین هەفتەی کاریەکانیدایە پێشەوەی ئەندامان بۆ پشووی هاوینە واشنگتۆن بەجێ بهێڵن. ئەم هەفتەیە سینات کارنامێکی گرنگی لەبەردەستە لەوانە پەسەندکردنی بودجەی حکوومەت بۆ ماوەی 4 مانگ و گفتوگۆ لەسەر پەسەندکردنی سزای نوێ دژ بە رووسیا و
درێژکردنەوەی سزاکان لەسەر ئێران. لە هەمان کاتیشدا ئەندامانی کۆنگرس هاوڕان لەسەر ئەوەی کە نابێ ئێران ببێتە خاوەن چەکی ئەتۆمی، بەڵام جیاوازیشن لەبارەی استراتیژی بەرەنگاربوونەوەیان با بڵێن بەرەنگاربوونەوەی ئێران. بۆ ئەم پرسانە دەڕۆینە لای مەریوان حەمە پایامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس. مەریوان لە بوجەوە با دەست پێ بکەین. هەردوو پارتی کۆماری و دموکرات دوێنێ شەو گەیشتە ڕێکەوتنێک بۆ دابینکردنی بوجەی حکوومەت. وردەکاری گرنگ لەبارەی ئەم بابەتە چییە؟ بەڵێ ئەمە گەورەترین و گرنگترین کارنامەیەم هەفتەی سیناتە لە ڕاستیا. دوێنێ شەو درنگانی دانوستکارانی هەردوو پارتێکە گەیشتنە ڕێکەوتنێک و بڕیارە چەند کاتژمێرێکی تر تەواوی ئەندامانی سینات کۆ ببنەوە بۆ گفتوگۆکردن و دەنگدان لەسەر ئەم پرۆژەیە. ئێستا حکوومەت بودجەی کاربڕێبردننی هەتا کۆتایی مانگی نۆ هەیە. کۆنگرێس نەگەشتۆتەوە و ڕێکەوتنێک لەبارەی دابینکردنی بودجەی ساڵی داهاتوو کە لە سەرەتای مانگی دەوە دەست پێ دەکات. بۆیە ڕێکەوتن لەسەرەوە دەکرێت کە بودجە بۆ ماوەی 4 مانگ دابین بکرێت و لەم کاتەیە گفتوگۆکەن لە دەربارەی بودجەی ساڵی داهاتوو. بۆ زۆربەی دام و دەستگاکانی حکوومەت ئەمە مانای وایە کە دەتوانن بە شێوەیەکی ڕێژەیی هەمان بڕی ئەو پارەیە خەرج بکەن کە لە ساڵی پێشوو بۆیان دابین کراوە. گرنگی ئەم بابەتە لەوەیە کە کۆنگرێس زیاتر لە 2 مانگ پێشەوەی بودجەی حکوومەت تەواو بێت بودجەی بۆ دابینەکات. ئەمەش دڵنیاییەدات لە بەردەوامبوونی کارەکاری حکوومەت و بەردەوامبوونی بودجەی ئۆپراسیۆنەکانی وەزارەتی جەنگ، هەروەها ئەرکە دیپلۆماسیەکان لە تەواوی جیهاندا و بەردەوامبوونی ئۆپراسیۆنەکانی حکوومەت دژ بە تیرۆر. بله مریوان تبمر بمین من نها هنک پیشات هنه سروک دونالد ترامپ با اوای که زندیش کوش کسبی داخل و مهرن جمعی مجاره کدن وگرن. Go ahead. Just one. For those of us here that live in Washington, D.C. with our families, like I do, the renaissance of the city that you've been able to do in 18 months is incredible. I hope you heard Did you hear that, everybody? The renaissance of Washington, D.C. in 15, 16 months is incredible, and it is. It's clean, it's safe, and you haven't seen anything yet. We're replacing all of the grass that hasn't been replaced in the fields, all the beautiful fields where the grass is. You know, grass is like humans. It has a life. This grass hasn't been changed in 100 years. We're doing all the fields. We're doing most of the graffiti is moved. But the most important thing is it's been beautified. We did 78 monuments and fountains and waterfalls, and they went from being horrible, mostly graffiti, said most of them for 25 years never worked. قالی بینر نفایا نها وکو مجود سروک امریکی دونالد ترامپ آوای کی راست خوش کوش کاسبی داخل بف راو ترامپ حسابی کیت کسر ترامپ حسابی کیت کیکو هول دین نو آواکرناوی لواشنطن پایتخت و سرانسری امریکا بیژن جهن نشتیمانی جهن کو بارا خلکی سرنجی خلکی رادکشینه بحثا هول دان نو کرنا وان جهادک و بتایبت لواشنطن پایتخت رفلکتین پول وکو نمونه بحثاوی دکه او بشی آوی حوزی آوی گل پیش کنگرس امریکی بحثا وی کی دکه و دبیجه وانا پروژه نتنی واشنطن لسرانسری امریکا بردوام دکن. They come down from Iowa, they come from Indiana. Mom, I'm looking at the Washington Monument. I'm looking at, and they end up getting killed. You call their parents, I'm sorry. Doesn't happen anymore. We don't have that anymore. We're rough. But we don't have that anymore. Our military has been unbelievable, and they work very well with the D.C. police, but our military came in, the general, people that we know so well, General, right? They don't play games, and we got the gangs out. We removed almost 5,000 people who were career criminals, who came in with Biden with the open borders, a lot of them, and they're no longer here. We sent them back to their countries. You've got to say, have you ever seen such a transformation? سیروان وەکتوا ماژەت پێکرد سەرۆک هێشتا لە با بڵێن ئەو کنفرانسی ڕۆژنامەوانیدایە و پایامنێران باسی ئەویان لێپرسی سەبارەت بۆ کارانێک کە کردوێتی ئەویش وەڵامی دایەوە وتی نزیکی 5,000 ئەگەر هەڵە نەبم پەنابەریان کە زیاتر تاوانکار بوون گەڕاندوێتەوە بە وڵاتەکانی خۆیان و هەروە باسی ئەو حەوزەی لینکۆڵنیشی کرد کە ئاوەدانی کردوێتەوە. You literally can't.
The restaurants are booming. بحسمان من شكر أوجي يك جهين هري سرانجرا كيش الواشنطن بايتخت ترامب بيجا هولدان بردوامن كوجبو أو هموجه ورنو جنكرين. 91% of the crime. You can really handle that. And we moved almost 5,000 people out. They're criminals, career criminals. We moved that, or in some cases they're in jail. In some cases they were so bad, they came in through Biden. They're so bad, we don't want to move them out. We want to put them in jails because we're afraid they're going to come back in somehow. So I appreciate you saying that. Would you consider going to Congress if they come in and try to roll it back, the new Democratic mayor? بله اوجی بشک بو بفراوج کو پریس کنفرانس سروک امریکی دونالد ترامپ نها کول کوشکا سپی بردوام دکه هلبت امی لسر پلتفرم دنگ امریکا بهتر هورگلیان درباره وی پریس کنفرانس بدن نهاجم ودگرن جم هفکاری خو مریوان حما پیامنری ما لکنگرس امریکی مریوان ده بحثا مسألة بوجيكر مجارك دن هي جرينكو أو جريداي إيرانية داوية حفظية ده ما جهداريات چند نرين جدا لناف اندام كونغرسي درباره إيراني ما بهيست يعني جوازين بيرو راين وان دفيواري ده قالوا چنه بەڵێ بەدڵنیایەوە سەرۆک ترامپ ێستا باسی ئەو مۆزوعان شەکات بەڵێ جیاوازیان لەسەر استراتیژی جیاوازی نێوان ئەندامانی کۆنگرێز لەسەر استراتیژی چۆنیەتی ڕێگرتنە لە ئێران ئەندامانی کۆنگرێز لە هەردوو پارتی کۆماری و دیموکرات هاوڕان لەسەر ئەوەی کە ئێران نابێت بێتە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵام جیاوازیەکە لەسەر شێوازی مامەڵەکردنەی ئیدارەی ترامپە لەگەڵ ئەم مەسەلەیە زۆربەی ئەندامانی پارتی کۆماری پشگیری لە سەرۆک ترامپەکەن پشگیری لە استراتیژی ئەو دەکەن و دەڵێن ئەگەر هەوڵە دیبلۆماسیەکان سەرنەکەون پێویستە هەڵمەتی سەربازی دووبارە دەست پێ بکاتەوە بەڵام لەگەڵەوەشدا داوای دەڵێن کە پێویستیان بە بەرچاوڕوونی زیاتر هەیە مایک تەرنەر ئەندامی دەسەڵاتداری ئەنجومەنی نوێنەران لە پارتی کۆماری دوێنێ وتی کۆنگرێس پێویستی بە زانیاری زیاترە لە حکوومەت سەبارەت بە استراتیژی حکوومەت و ئۆپراسیۆنە سەربازیەکان لە بەرامبەردا سیناتۆری دموکرات مارکێلی ئەویش دەڵێت ئیدارەی ترامپ گلەی لەوە کاکە ئیدارەی ترامپ ڕێگایەکی ڕوونی بۆ دەرچوون لە ململانەکە نییە بۆیە مشتومڕەکە زیاتر لەسەر استراتیژی حکوومەتە بەرامبەر بە ئێران و بەردەستخستنی زانیاریە بۆ کۆنگرێس و ڕۆڵی کۆنگرێس لەم ململانەیەدا ئەم گفتوگویانە چەند مانگێکە بەردەوامن و چاوەڕێ دەکەین درێژە بکێشن. باشە مەریوان پێشەوەی یاسادانەران واشنگتۆن بەجێبهێڵن چاوەڕێ دەکرێت پرۆژە یاسای سزای نوێ دژ بە رووسیا و درێژکردنەوەی سزاکانیش لەسەر ئێران پەسەند بکرێت. هیچ مەسەلەیەکی تر و هیچ پرسێکی تر هەیە کە کۆنگرس چاودێری بکات؟ بەڵێ سینات دەیەوێت کار لەسەر ئەو پرۆژە یاسایە بکات ئەم پرۆژە یاسایە فشارێکی ئابووری زیاتر دەخاتە سەر رووسیا و بانکە گەورەکانی رووسیا و کۆمپانیەکانی حکوومەت و هەروەها بە تایبەتی کەرتی وزەی رووسیا و گرنگیم ئەم پرۆژە یاسایەوەیە سزاش بەسەر ئەو وڵاتانەدا دەسەپێنێت کە بەردەوامن لە کڕینی بڕێکی زۆر لە نەوت و گازی رووسی و لە هەمان کادا ژمارەیەک سزای دژ بە کەرتی وزەی ئێران کە لە ساڵی 90ەکانە ئەم یاسایە دەرکرات دووبارەیان ینی بۆ ماوەی 5 ساڵی تر درێژ دەکاتەوە لە هەمان کادا سەبارەت بە هەواڵی کشانەوەی چەک و هێزەکانی هاوپەیمانان لە هەولێر چاودێریەوە دەکەین بزانین ئایا کۆنگرێز وەڵامی دەبێت بە تایبەتی بۆ چوونیان لەسەرەوەی کە ئایا کەمکردنەوەی هێز هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر ئۆپراسیۆنەکانی دژ بە داعش و ئایندەی هاوکاری لەگەڵ هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا چاوەڕێ ئەو مەسەلەیەکەین پەیامنێر ئێمە لە کۆنگرس ئەمریکی مەریوان حەمە گەلێک سپاس بۆ وان راپۆرتان. ایران هێزەکە مەزنیا لەشکری لەسەر سینۆرێ لەگەل هەرێما کوردستانی کۆم کریە هەبوونا vê هێزێ بوویە جهێ مەترسیە نەتەنێ لە جەم پارتیان ڕۆژهەڵات لێ بەلێ بۆ خەڵکی هەرێما کوردستانێژی دۆ یەکشەمێ لە گوندێکی دەڤێرا پشتدەر یا سەر بە سلێمانیەوە دو شڤان هاتن گرتن و پەزێوان هاتن برن ژبلی وێ هێزین ئیرانی سینۆر دەرباس دکن و ڕۆژانە تەقەیە لە خەڵکێ دکن بۆ ئاگاهیên herî dawî derbarê van bûyeran em diçin cem peyamnêr Sinûr Kerîm li Slêmaniyê dembaş Sinûr çi nûçeyên dawî li ser van destdirêjiyên Îranê li ser herêma Kurdistanê hene بڵێ سیروانم کاتتان باش دیارە ئێران هێزێکی زۆری ئەمنی لە سنوورەکان و پایگەکانی خۆی لە ئەسەر سنوور کۆ کردوێتەوە
فشاری ئەمنیان خستۆتە سەر گوندنشینانی ناوچەکە من بەر لە لایڤەکە قسەم لەگەڵ بەکروەیسی بەڕێوەبەری ناحیەی هەڵشۆ کە دەکەوێتە ناوچەی پشدەر کرد ئەو ڕایگەیان بە منی وت کە ئێران لە کوێستانەکانی هەڵشۆ لە ناوچەی سێوە واتە ناوچەیەکی سنووریە لەگەڵ ئێراندا پایگایەکی سوپای پاسدارانی لێیە چەند ماڵێک نزیکی ئەو پایگایان خەریکی بڵێن ئاژەڵدارین ڕۆژی یەکشەممە کە دەکاتە دوێنێ کاتژمێر 8:30 بۆ 9 بەیانی بەکاتی هەرێمی کوردستان و ماڵانە ئاژەڵەکانیان نزیک لە ئەو شوێنە بوونەتەوە نزیک پایگاکانی ئێران بوونەتەوە بۆ هێشەوە سوپای پاسداران یعنی تەقیان لە شوانکارەکان کردووە لەو خێزانانەی کە ئاژەڵدارن دوای ئەوەی کە لیان نزیک دەبنەوە دیارە هەموو ئاژەڵەکانیان دەبن کە ژمارەی ئاژەڵەکانیان بە نزیکەی 143 ئاژەڵ بووە دوو لە ئەندامانی خێزانەکە کە شوانکارە بوون خاوەنی ماڵەکە و کوڕەکەی دەستگیرەکەن هەتا ئەمڕۆژ دیارە بەڕێوەبەری ناحیەی هەڵشۆ بە منی وت کاوان لە بەداداچوونی ئەمنی ئەو دوو کەسەدا بوون بەڵام خۆشبەختانە پێش چەند کاتژمێرێک لە لایڤەکەی من هەردوو ئەندامەکە واتە ئازاد کران ئەمە لەلایەکی ترەوە سیروان لە 20 مانگی تەمووز لە هەمان کاتە لە ناوچەی قەندیل گوندێکی لێ لە ناوچەی قەندیل بە ناوی گوندی ڕزگا لە چیای قەندیل دووبارە سوپای پاسداران تەقیان کردبوو لە ئاژەڵداران و 20 ئاژەڵ بۆ هۆیەوە کوژرا بوون و خۆشبەختانە خێزانەکە توانی بوویان ژمارەیەکی زۆر لە ئاژەڵەکانی تریان بە سەلامەتی ڕزگار بکەن ئەمە ئەو فشارانن کە سوپای پاسداران ئێستا لە سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ گوندنشینانی هەرێمی کوردستان خستویانەتە سەر خەڵک و خەڵکیان زۆر بێزار کردووە سنوور ئەو دەنگوانەی کە بڵاو کرانەتەوە سەبارەت بە جوڵاندنی هێزی ئێران لەسەر سنوورەکان چی هەیە لەو بارەیەوە؟ بەفراو من بەر لەوەی بێمە لایڤەکە قسم لەگەڵ بەرپرسانی حزبە کوردیەکان کرد سەبارەت بە ئەو فشارانەی کە لە سنوورەکاندا خراوەتە سەر بەشێک لە هەم گوندنشینان هەموو هێزانەی کە لە بەشێک لە شوێنەکانی هەرێمی کوردستان بڵێن واتە بنکە و بارەگایان هەیە ئەوان باسییان لەوە کرد کە سوپای پاسداران بەشێک لە پایگاکانی خۆیان چۆڵ کردووە بە پیادەواتە بە زمینی چەند مەترێک هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە ئەوان دەیان بینن هیچ چەک و جبەخانە یاخود هیچ شتێکیان پێ نییە تەنیا بە پیادە خاکی هەرێمی کوردستان پێشێلەکەن زمینی دێنە ناو خاکی هەرێمی کوردستان و باسییان لەوەش کرد بە پێی و ئەو بڵێن ئاگاهیانەی کە ئەوان هەیەە بەشێک لە سوپای پاسداران بە جلی کوردیەوە دێنە ناو خاکی هەرێمی کوردستانەوە ڕۆژانە چەندین کیلۆمەتر دەبەزێنن کە دەیانێت بەبستی کۆکردنەوەی زانیاری لەسەر هێزە کوردیەکان لەسەر خەڵکی هەرێمی کوردستان و جموجۆڵی خەڵکی باشووری کوردستان کۆبکەن ئەلبەتە ئەمە لە زاری بەرپرسانی ئەوانەوە من ئەم زانیاریانەم وەرگرتووە و لەلایەکی تریشەوە بەفراو دوێنێ پژاک بەیاننامەیەکی بڵاو کردەوە باز لەوە دەکاکە لە مەریوان پێکدادان لەگەڵ هێزەکانی سوپای پاسداران لەگەڵ هێزەکانی پەژاک دروست بووە بۆ هۆیەوە 4 ئەندامی سوپای پاسدارانیان کوشتووە لە ناوچەی سیاناو کە دەکەوێتە نزیکی شاری مەریوانەوە 4 ئەندامی سوپاکەیان کوشتووە بە قسەی ڕاگەنراوەکەی پژاک بێ هێرشەکە لە هێرشەکەی خۆیاندا درۆن و ئاربێجی و واتە چەکی قورسیان بەکارهێناوە هەم درۆن هەم بیکەیسی هەم نارنجۆکیان بەکارهێناوە و وەکو باسم کرد لە ئەنجامدا 4 کەسی لە ئەندامانی سوپای پاسدارانیان کوشتووە زانیاریەکان بوون بەلەگەڵ ئەکسپاس سنوور کەریم پامنێر لە سلێمانیە بۆ vê راپۆرتێ پرسی گروپە ملیشیەکان تا ئێستاژ یەکێکە لە ئاڵۆسترین کێشە ئەمنی و سیاسیەکان لە عێراقدا لەگەڵ زیادبوونی داواکاریەکان بۆ چەکداماڵین و کۆنتترۆڵی ئەم گروپانە لەلایەن حکوومەتەوە سەرۆکوەزیرانی عێراقیش لە نێوان هاوسەنگکردنی فشارە سیاسیەکان نیگەرانی ئەمنیەکان و کاریگەری گروپە چەکدارەکان ڕوبەڕووی ئەرکێکی قرس بووەتەوە ئەم راپۆرتەی دیار جەماڵ لە ڕەهەندەکانی ئەم کێشانە دەکۆڵێتەوە. ئەندامانی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران بەم شێوەیە بە ئاشکرا لە شەقامەکانی بەغدای پایتەختی عێراقدا خۆیان نمایش دەکەن. ئەمەش بۆتە گرفتێکی سەرەکی لە بەردەم حکوومەتەکەی عەلی ئەلزەیدی سەرۆکوەزیرانی عێراق. عێراق لە بەردەم تاقیکردنەوەیەکی مێژوویدایە. کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەتدا دروشمێک نییە لەسەر کاغەز نووسرابێت بەڵکو داواکاری بەشێک لە شەقامی عێراقیشە. هێنانە ژێر ڕکێفی ئەم دارودەستە چەکداریانەی حەشدی شەعبی و بێچەکردنیان یەکێکە لە ئاستەنگە هەرە گەورەکان کە ڕوبەڕووی حکوومەتی ئێستا بووەتەوە. ئەندام پەرلەمانێکی کورد پێی وایە ئەگەر زەیدی نەشتوانێت گروپەکان بخاتە ژێر ڕکێفی حکوومەتەکەیەوە بەڵام دەتوانێت بە تەواوەتی لاوازیان بکات. ئەم گروپە چەکدارانەی کەوا لە دەرەوەی حکوومەتی عێراقان
ڕاستەوخۆ بڕیارەکان لە حکوومەتی ئێران وەرەگرن زۆر زەحمەتە لە ئێستاە بتوانن ئەو چەکانیان ڕادستی حکوومەتەکەی علیزەیدی بکەن. من قەنەعاتێکم هەبوو ئەگەر بەهاتایە و ئەم پرۆسی ئاشتی لە ناوچەکە سەری بگردایە زۆر ئاسانەوە، بەڵام لە ئێستاە بەڕێی خۆم زۆر زەحمەتە و بەرەنگاری زۆرشی بۆ دروستە بێ زۆر بە ئاسانی ناتوانێت ئەم بابەتاوە کۆنتترۆل بکە. چۆنێتی کۆنتترۆلکردنی ئەم گروپانەش بۆ تا بابەتێکی مشتمڕ لەسەر هەندێک پێیان وایە بەهۆی هەستیاری بابەتەکەەوە پێویستە بە ڕێککەوتن لەگەڵیاندا چەکیان لێوەربگیرێتەوە بۆ ئەوی گرفتی ئاسایشی و ململانی چەکداری لە وڵاتەکەدا ڕوونەدات لە کاتێکدا ئەو گروپانە بە فەرمانی ئێران جوڵیان پێدەکرێت. بێگومان گەورەترین ئاڵنگاری کە لەم قۆناغەدا ڕوبەڕووی حکوومەتی عێراق دەبێتەوە داماڵینی چەکی گروپە چەکدارەکانە بەڕێکەوتن لەگەڵ سەرکردەی قەوارە سیاسیەکان. ئێمە دەزانین کە زۆربەی سەرکردەی قەوارە سیاسیەکان لە ناو دامەزراوی حەشدی شەعبیدا بوون و چوونەتە ژێر هەیمەنەی پەرلەمان، بۆیە پێویستمان بە ڕێکەوتنێکی سیاسی گشتگیر هەیە بۆ داماڵینی چەکی گروپەکان بە جۆرێک کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان تەنها بەرپرس بێت لە پاراستنی ئەم وڵاتە و سامانەکەی. بێگومان ئەم بابەتە ئەمڕۆ پێویستی بە دانایی وەشیاری هەیە لە هەڵنانی هەنگاوەکاندا، چکە بابەتێکی زۆر هەستیارە و ڕەنگە عێراق ڕابکێشێتە ناو گێژاوێکی مەترسیدارەوە. عێراق ئێستا جێگیر بوو و لە قۆناغێکی ئەمنی باشدا دەژێت. ئەمڕۆ پێویستی بە ڕێکەوتن هەیە لەگەڵ ئەو کتلە سیاسیانەی کە باڵێکی چەکداریان هەیە بۆ ئەوەی بێنە ناو سیستەمی ئەمنی عێراق و بەردەوام بن لە پرۆسەی سیاسی. لە نێو بەغدای پایتەخدا ململانی ڕاستەقینە دەستی پێ کردووە، چ لە نێو هۆڵی پەرلەمان و چ لە نێو هێزە ئاسایشیەکانیشدا. عەلی زەیدیش بە دەستێکی شەرعیەتی دەوڵەتی هەڵگرتووە بە دەستەکەی دیکەشی بربەستە ئاسایشی ئاڵۆزەکانی حەشدی شەعبی لە دوایین لێدوانیشیدا ڕایگەیاند کە ڕێگا نادات خاکی عێراق بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ بەکاربێنرێت. دیار جەمال دەنگی ئەمریکا، بەغداد. باڵوێزخانەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەغدا و کۆنسڵگری گشتی ئەمریکا لە هەولێر 3 مانگی 8 یادی 12هەمین ساڵیادی هێرشی گروپی تەرۆریستی داعشیان بۆ سەر ێزەدیەکان لە شنگال کردەوە و جەختیان لەسەر پێویستی دادپەروەری و پشتیوانی قوربانیان و ڕزگاربووان کردەوە. لە بەیاننامەیەکدا بەم بۆنەیەوە کە لەلایەن باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا و کۆنسڵگری ئەمریکا لە هەولێر بڵاو کراوەتەوە ئاماژە بەوە کراوە کە 12 ساڵ لەمەوبەر داعش جێنۆسایدی دژی ئێزەدیەکان ئەنجامداوە و ئەمریکا وێرای ڕێزگرتن لە قوربانیەکان و بەرزنرخاندنی خۆراگری ڕزگاربووان داوای دادپەروەری بۆ قوربانیانی ئەم تاوانانە دەکات و دەڵێ هەوڵ بۆ دادپەروەری و دەستەبەرکردنی ئاسایش بۆ قوربانیان گرنگێکی زۆری هەیە. هەروەها ئەمریکا جەختی لە بەردەوامبوونی هاوکاریەکانی لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراق و حکوومەت یاریمی کوردستان و هاوبەشە نێودەوڵەتیەکان کردەوە بۆ پاراستنی مافی بنچینەی ئازادی بیرروباوەڕ و ڕێخۆشکردن بۆ ئایندەیە کە هەموو هاوڵاتیانی عێراقی بتوانن بە ئاسایش و کەرامەت و ئاشتی و ئارامی تێیدا بژین. بەێ پشتی 12 ساڵان جینۆسایدا تەرۆریستên داعشê lê dijî xelkê êzdî kes û nasên qurbaniyan hîn jî li benda dadmendiyê ne û daxwazê ji deselatdaran dikin ku alîkariyê di naskirina çarenûsa wendabûyên wan de bikin. Peyamnêr Xetab Umer ji Şingalê ev rapor tişandiye. 12 ساڵên giriya xwişk û dayikên êzdiyan berdewam e. Lê hêşta hêviya wan biaxê heye ku ev zarokên wanên heta niha berzebûyî û wêneyê wan li kolanên Şingalê helawîstî disaxin û henasê didin. Piştî 12 sala daxwaziya me ya van hestîkar me re rakin û cakê em jî zanibin riya yexsîrê xwe zanibin û yexsîrê nehev bira birazên min jî xwedê gundayê nehetan him tiştekî jî nizanin. خودم مجد جاكي في حكومة عراقي هنج مرة بكرا ما جاكي فاستيكر ما باقي رانا وهنج مرة بكرا وجاكي البان رزيرو برنغازا برسيانا لسيما هشتا سالا 2014 ريخراوة تيرورستيا داعش داز بجنوسايدا شنغاليان كر و تيدا زيدا ترجي 8000 كس هاتنا جنوسايد كرنو هاتنا رواندن. شنغال دنها دا خوديا بشي جكولانين ويران و بيدنگي جخوجين خوين رسن و بەشێک دژیانە چاوەڕێبوونێدانە لە هێڤیان 96 گۆڕێن بکۆم و بەرزەبوویان خۆیان ڕەبەن. ما هێڤێ هەیە ئەف حکوومەتانو ئیکون کاربێ حەقێڤان
وفان داكو خشكت فيدري هوني بجافي خد بين بهزاراتا صورته بهزاراتا خوي ضحى يك مسؤولي ازديا بهور بك تشتكيش ازديا رنا كريا وهمود مقصر ومنظمات قد مقصر هر دو حکومتên Iraq û Herêma Kurdistanê jî di salvegera genocîda ezdiyan da soza berdewamiya lêgeriyanê li ber zebûyan û piştevaniya vegerandina tevaya awaran dikin bo zêdê bav û bapîrên wan. Şingalî dibêjin li cihekî merin lêgelek erzan û jiyan lêgelek giran û helbijartina çûna dervê welat dibîte take penageh ji lew di mavê 12 salan da 120,000 ezdiyan كوتشا دربي عراقي كريا أف مقابلة جماعي أف حقوق خلقي أبد هاتينا كشتن هتانو حقيوانا لاينتي فيا الدولة هكا حيواناتك بدوري ديندارا موفي مسألة هكا تكيم بن اهتمامي بيت كنت بجن دا انقراض نبن تالي وتالي هكا يكي اهتمام ما ازديان نكر أمي انقراض بن شنگال باجاره کو 2474 برزبوی لهویا گورکینه و 2753 زاروکینه تیم لهویا بابکینه و زندی جی لهویا جیانکه. خطاب عمر بودنگی امریکا شنگال. وەک ئاماژەمان پێکرد ئەمڕۆ 12 ساڵ بەسەر هێرشی داعش بۆ سەر شنگال و کۆمەڵکوژی ئێزادیەکان تێدەپەڕێت تاوانێکە هەزاران قوربانی لێکەوتەوە و سەدان هەزار کەسیش ئاوارەک بوون. دوای 12 ساڵ هێشتا زۆرێک لە خێزانەکان چاوەڕێی چارەنووسی ئازیزە ونبووەکانیان دەکەن و هەروەها پرۆسەی ئاوەدانکردنەوەی شنگال و گەڕاندنەوەی ئاوارەکان هێشتا ڕوبەڕووی ئاستەنگی جددیە. بۆ گفتوگۆ سەبارەت بە ڕەهەندە مرۆیی و سیاسی و یاسایەکانی ئەم کارە ساتە لەگەڵ دکتۆر دلێر عوسمان لە ویلایەتی تەنەسیەوە قسە دەکەین. کاک دلێر وێڕای سوپاسم بۆ ئامادەبوونت وەک باسمان کرد 12 ساڵ بەسەر جێنۆسایتی ئێزەدیەکان لەلایەن داعشەوە تێپەڕێ بۆچی هێشتا زۆر دۆسیە لەوانەش چارەنووسی ونبووەکان و گۆڕە بە کۆمەڵەکان یەکلایی نەبووەتەوە؟ خاتونة دلال قالك ممنون أفرو وقت دائما وتركيز السر في موضوع يكر جبركو برينا ازديا هشتا برينا كورا وبرينا هيش زوانا بويا مشكلة أو كنا حكومة عراقي نجي حكومة هرما كردستان في موضوع ازديا بجدينا برا هکن نبودن آستانگک اشبو چهار سرکرنا کشین ازدیان نبود هاوره هر دو افرو سر شنگال منافسات کن وضع شنگال نباشه و کوملگاه نف دولتی جی پشتی 2014 و خاصة پشتی 2017 پشتی کو داعش هاتیش ناف برن ملف ازدیا هاتا گرتن براستی يعني او تركيزها كل سر هني نما افرو و چارەنووسا وەک ڕێپۆرتەوە گوتی چارەنووسا هەزاران هەتا وەکە ئەڤرۆ نەدیارە کی دەرێنە چ پێ هاتیە ینی بەری ساڵێکە یا 2 ساڵە کەچێک ئێستی غەزایە هاتە دیتن کەچێن ئێستی لە دەڤرێندی هاتنە دیتن لە دنیاە ینی کێشە ئێستیە ئەوە کو یەک قوارێ سیاسی و یەک جانبێ سیاسی نینە کو تەمسیلاوانە بحەقیقەتێ بکە نل عراقي ونل دربي عراقي جي كاك دلير تراجيديا زياد بله كاك دلير ميري زاديا كاني جيهان رايغاند وهشتا نزيكي 270,000 زادي اوارن و نزيكي 2500 كسيش بسرو شوێنیان لە دەستی داعشدان هێشتا ئەم ئامارە چی پەیامێکمان دەداتێ سەبارەت بە دۆخی ئیزەدیەکان دوای 12 ساڵ لەو کارە ساتە؟ والله ئێستی بێهێوی بوون ئەڤرۆ يعني استي إيمانا وان وچندينينا كو آمن بو بشنغال أفرو يعني أسشو ما شنغال بري سالك دوا 1000 سيطرة دورا شنغال دانينا 1000 تشيك بوينت دورا شنغال دانينا هشتا وضع إداري واضحة إنسان إزدي تعامله مواطنة درجة دو بيرتكرن هر الهرم يجي وهر النافشين فدرالي جي شنغال آفادان نبوه يعني بنايا پرورده بره کردی حتی وکو افرو يعني كتيا باقش نكرنا يعني نا آفان نكرنا باقش نكرنا يعني بتريا باجار
هشتا يعني بيشفماين ان جنگل ودري مانا باقش نكرنا هشتا قورد قرتينا کاک دلێر دەزانم گلەیەکان زۆرن سەبارەت بە ئەوەی پێڕانەگەیشتن بە دۆخی ئیزەدیەکان وەروەها شنگال دەمەوێت بپرسم تاوەکو ئێستا چەند وڵاتێک و تەنانەت چەند ڕێکخراوی جیهانی دانیان بە جێنۆسایدی ئیزەدیەکاندا ناوە بەڵام ڕخنە لەسەر شکستی پارلەمانی عێراق لە دانپێدانانی ئەم تاوانانە دروست بووە. بۆچی پەرلەمانی عێراق بە فەرمی ئەم تاوانە وەکو جێنۆساید ببوورە دان پیا نانێت یعنی و ئەگەر دانی پیا بنێت ئەو بە فەرمی ناساندنە چه دەستکەوتێکی لێ دەکەوێتەوە بۆ ئێزەدیەکان؟ والله دەستکەوتی زۆر هەیە ینی هەر قانونی زەحیەکانیش ینی ئەوەی کچانی کە لە دەستی داعش بوون زۆر ینی باش بوو ئەو شتا ئەو لە کاتی کاک بەرهەمە ینی دەستڤەهات دەستکەفتنەکان مەزن بووش بۆ ئێستیا ئەگەر ئەف قانونجی برێڤە بچێت شتێک باشە لێ گەلێک وەک ینی پرسیارە بخۆ پرسیارەکە تراجیدیە ینی ئەمریکا ئەلمانیا نەتەوێن یەگرتی گەلێک وڵاتان ئەگەر پەرلەمانی بە حکوومەتێ بێ دانڤی جێنۆسایدێ دانە لێ هەیە حکوومەتە عێراقێ نەدایە ئەگەر داوان عەلەقەل ئێستی وێ شەعری بان و دەولەتاوان بریناوانت بهنێ بریناوان یا خۆیایە و ئەو قانون کاری کە ئەف جەریمە جارێکاتی نێتە جێ و گەلێکا گرنگەژی نەبەس قانون يعني اعتراف بجينوسايد ئێزیا بکەن لێ ریفۆرم المجال education دراسته ده خواندنه ده العراق و كردستان جي بكرن سيرفي جينوسايد كو جارك ادي ورفنتش يعني هكرتل اكزامبل المثال المانيا بنيري بشتي جنگا جهانيا ددوي يعني هولوكوست جزء كي سركيه اش بيروك وش دراسات وخواندنا المانيا جبر فيك يعني وصادقه جارك ادي نبي يعني قال لك اشتنا عراق كم ترخيم ميدك مع الاسف باشا باسي كم ترخيم كان كرادمه وكدوين برسيار او بپرسم ك عراق بابلين حكومتي فدرالي عراق وهروا هريمي كردستان چی بەرپرسیارەتێکیان لەسەر شانە سەبارەت بە ئەم کارەساتە و دەتوانن چ بکەن بۆ قەرەبووکردنەوەی ئەوەی کە بەسەر ئەو با بڵێن ئێزەدیەکان داهاتووە؟ بەڵێ یەکەم تشت پێدویە و اعتذارك الرسمي هردو حكومات شفي ملتي بكن كحماية والنكرن ملتك أصلي كردستاني وعراقي كحماية والنكرن أفرو وضعي أمنية شنقال براتبينن في ذاك أفان منافسانين يعني منافسة السر باجارك بتشوك بكن إدارة وفاجرن زانكوا شنقال آفاكن غورا فاكن شنقال باقش بكن تلاقي آفادان بكن يعني هيش كما بس على الأقل ملتيز دي شقك شعوري بعدالة البالدرز به وشقك هيفيل دفت كره أفرو هيفينا مع الجل الدف ملتيز دي يعني تا انترفيوت وجي يعني رابورت وجي خوياك الخلق بهيفي شفان حكومة أهمية. إشبوك يعني وضع الشنقال آمن به اتفاقك واضح شيء به وانتخابك بكن قائمة خو شنقالي وإس دي اختيار بكن تنظيم أخو اختيار بكن قالك عقرنجا وأس كان ألاوش راديوش فيدري يعني دا خوازك وهيفي كده كم اس ديك بوم جنجك بوم زاروك بوم الجايش قال 2014 افروم الدكتوراه تقريبا خلاص كده بكالوريوس ماجستير هيش وضع شنقال 2014 خراب ترى فشبه هردو سروكايتين حكومة عراقي وهريمجي اس هيفي دارم وهر ديك هيفي داره كو يعني بتشافكي الرحمه وبتشافكي عقلانيته الوضع شنقال بينيرين ومحلك شبه فانكي شابيتك ئێمە شیوادارین کاک دلێر عوسمان توێژە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ویلایەتی تەنەسیەوە سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس خاتوگەن. بەلێگەلی بینەنە هەردە چارچەوەیە بیرخستنە ساڵڤەگەرا دوازدەمین یا جینۆسایدا ئێزیدیان لە سەرانسەری کوردستانی و هەروها لە چەند وڵاتێن ئەوروپایەژی چالاکی هاتن دەرخستن یەک جوان لە ئەڵمانیا بوو لە وێدەکێ هەژمارەکە چالاکوان سیاسەتمەدارێن هەم کورد و هەمژی ئەڵمان لە هەف جڤیان داکۆ vê rojê bi hev re bibîrbînin. Ev der mala êzîdiyan li bajarê Karkar yê Almanya.
وەکو هەرساڵ بیرانینا کۆمکوژیە شنگالێ تێ ببیرانین و سیاسەتمەدارین دۆستên Kurdan jî di van çalakiyan da piştgiriya xwe didin nîşandan. ئەمڕۆ پەلامەنتارانی ئەڵمانی کە لێرە بەشداربوون لە واتارەکانیان باسی ئەوەیان نەکرد کە کورد نابێ بەتەنیا بەجێ بێت یزیدەکان نابێ بەتەنیا بن پێویستیان بە دەنگی دەرەوەی خۆیان هەیە پێویستە باوای کە بپارێزرێن ئەڵمانی هەمانە ئیف دەکەن بۆ ئەوەی کە ئەم وەزعی لە ناو یزیدەکان ڕوویدا بە جینۆساید بناسرێت لە زۆر لە ناو پەرلەمانتارەکاندا لە زۆر جێدا هەندە کەس بە ناو ئەطرافی پێکراوە پێی دەکەن بەڵام لە هەموو شوێنەکاندا بە ڕسمی نەناسراوە بۆیە ئەوە ئەرچی ئێمەیە و ئێمە تێیدا بەردەوامین کە بتوانین ئەم ئازار و ئەشکەنجەی بەسەر کووردا دراوە و دەیسەپێنن بە خەڵکی دنیای بناسێنین تەوی دانپێدانە هەژمارە کە وڵاتی نۆڕۆژئاوایی بەvê بوویارێ وەکو جینۆساید لێ هێنجی گازن تێنەکردن کۆ دوارên پراکتیکدا van وڵاتان gavên بەرچاو ji bo êzîdiyan neavêtina. بێتری 200,000 خەلکی ئێزیدی هین دەربدەرن و نikarin vegerin malên xwe. Tevî derbasbûna 12 salan bi ser kumkujiya wan be. Divê alîkariyeke bêtir ji bo wan bêkirin. Çunkî piraniya wan nikarin vegerin şîngalê ji ber nebûna aramî û pêwîstiyên jiyanê. Ji warê pratik da dewletê tu karek nekir. Tu gavê pî ew ê naavêtin, pratik naavêtin ji bo avakirina şingalê yan ji bo miletê me yek di çadira da hîn dijîn, hîn konteyner da dijîn, vegerin warê xwe ne planek wan heye û ne alîkariyek aborî kirin ku şingal ava be em viya hikûmeta Almanya û partî wan yê berexne dikin. لە ئالیەکی دن و تەوی گواردنین کۆ لە سووریە تێنەکەرن هەتانها باسا ناساندنا مافێ ئۆلا ئێزیدی دیاسا و ڕێنمایە نوێن وی وڵاتیدا نایەتە باسکردن. راستی سووری جواکە ئێزدیە ئەف تشتاوە کریەگە مەسەن ئۆلا ئەزداهی ئەو ژی ئۆلەکە فەرمی بێ حکوومەتە سووریەدا یانجی سووری تایبەت لێ هەتا نا چ دستور ژێرە ناهاتنە داینە. برینە شنگالێ و هەفشێوەیەن وێ نایژی بیرکردن. ئەف چالاکیژی تێنەکردن وەکو هەوڵدانێک ji bo bidestxistina mafên qurbaniyan. Şêrwan İbrahîm ji bo dengê Amerîka, Almanya. سەرۆکەی هەرێما کوردستانە عێراقی نێچیروان بارزانی ئیرۆ دوشەمێ سەردانا پایتەختە سووریە شامێ کرد و لەگەل سەرۆکەی دەمکیەوی وڵاتی ئەحمەد الشەرع کۆم بوو. لە قامشلۆ کوردێن ڕۆژاوا سەردانا بارزانی بۆ سووریە بە ئەرێنی دنرخێنن و دبێژن کۆ لێ باندۆرا وێ لەسەر کوردێن سووریە و ئارامیا دەڤەرێ هەبە. پەیامنێر ئیڤان حەسی بێتر زانیاران هەنە. سەرۆکەی هەرێما کوردستانە عێراقی نێچیروان بەرزانی و شاندا پێرا گەهشتن سووریە. ev yekem serdana wî ye ji bo Sûriyê piştî helweşandina rejîma Besê ya berî 2 salan. Berzanî li koşka gel a Şamê ji aliyê Serokkomarê Demkiyê Sûriyê Ehmed Elşerع ve hate pêşwazî kirin. Slêman Ûso endamê seroketiya Encumena Niştimanî ya Kurdî Enekesê bawer dike got serdana Serok Berzanî bo Şamê dê bibe alîkar ji bo parastina ewlehiya herêmên Kurdî û Sûriyê bigiştî. سووریا جی bi giringiya Herêma Kurdistanê dihesê ji ber Herêma Kurdistanê rolek gelekî îcabî lîst dê şoreşa Sûrî dê rola Kurdistanê rolek gelekî muhim e yanî divê qonaxa taliyê di rojhilata navîn dê her wiha rola Cenabê Serok Nîçîrvan û Serok Barzanî dê îtîfaqiya 29 kanûnê de rolek hebû yanî ev tiştekî gelekî baş bû rola wan dê sekinandina şer ê goçê bû çawa ala Kurdistanê li Qesr Şeab yanî bê bilinkirin ev namak xurtîş xelkê Sûriyê re û Kurd mukewwinkî esasî ne. Serokê Partiya Liberal a Kurd Ferhat Têlo dibêje goxurtkirina têkiliyên di navbera Sûriye û hikûmeta Herêma Kurdistanê de dê bandorek erênî li ser pêvajoya entegrasyonê û diyalogê bi Kurdin li Sûriye re bike. Rewşa Herêma Rojhilata navî şerê Îranê, şerê îro nelhevbûna
بندي سنة والشيعة سنة السوري الشيعة العراقي تكاربيجي سروك نشيروان برزاني وك هريما كردستاني كارب بالانس يعني توازن كدوي آلينات شيكه يجغيني شخوا يا هري جرين جو تشقاس باندورا وينا سر روشا كرد سوريا به بگشتي د بيشاروجي د اف انتجراسيون جو تشي دبه كرد خودي تشقاسي دندري سوريا درول بن او جو سروك نشيروان برزاني وي بير تكفناوا ديالوج د گفتگو د جو اوانا وي بوزيتيف ددم بيده وانعكاس بسر كرد سوريا لکولینار و شروفکار سیاسی شیوان ابراهیم دبیجه گودناف برا سوریه و هرما کردستان ده برجواندین هفبار هنه دخورت کرنا تکلیان ده سردانا سروکنی چیروان بو شامی از بنرخک پیل بلند لد میزان بیوری بکده برجواندی ملت کرد سوریا بکده برجواندی روشا اولکاری و آبوری الباشور کردستان و شامی بهورا سینور کیوای دریش هيا بشک جوی سینور نقبه سوری و عراق تندوری کردستان ده لورا پیوسته او پیوندی پیوندیان گو قهاتون برین صدام رژیم باعث ایرو گو اف پیوندی بکن پرکتیک بهتر و بکن هر خدمت حمی آلت بتایبت از بیجم شام و هولرجی بن قفا طهران دنا قالك خال هنا گو بگهن هف و اما کردن سوری بسکریگا کرد سوری مره گرینگا بشتوانک هبی بو ما فکر کردی تندور دستور سوری دوره جسپاندن و باشترین باشوری کردستانی ام نابین بو خدمت امبلات کرد سوریات لگوری اجانسان و چین از سوریه سانا هر دو سروکان لسر تکیلین دوالی و ریبازن زیده کرنا هفکاری و هفریزیه بتایبت دوار آبوری ده آخوین هر وها وان لسر پیشکتن داویین لحرمجی آخوین بگرانی لسر ریبازن پیشگریا او لحی و آرامیه و خورد کرنا هفکاریا هرمی سکنین ایوان حسیب دنگ امریکا قامشلو بله گلی بینران سروک هریما کردستان وکو مدوید راپورت جی بهیست نیچوان بارزانی ایرو دشمه سردانا پایتخت سوریه شامی کرد و هفدیتن اکل گل سروک دمکی سوری احمد الشرع به اف بیوی یعنی اف سردانا ها باوای کی برفره لسرانسری هریمه هات شو باندن جبون نرخاندنا سردانا بارزانی جچن آلیافن ها دکتور رضوان بادینی چاودر سیاسی جهولری تبلیمت به دکتور تبخیر هاتی اف نجاره اكيكو هر دوري بر هفدو دبينن لجاره اكيكو هفديتنا وان الشامي بيكتي بگشتي گرينگيا في سرداني چيه قالك سباس كاك سيروان گرينگياوي زور اوارتي يعني زور گرينگي جواز اللحمو وبيجي سرداني حتى سياسي عادي جاره يكي كو بشبكي رسمي فرمی سروکی هریما کردستان تی پیشوازی کردن بویشی گلکی یعنی رسمی گلکی واتدار لقصر سروکیتی وقت بيجي قصر جمهوري بآلة كردية جار مثلا بري مشي قال لك وقت بيجي كاسي ايجو قال وقت سكربون بالتأكيد أفتشان آنين زمان لكن براسي دحمي رسمي خده بدحمي دخاك بله دكتور تتكال بردوام كنها لسر اكراني تشتكيتن در دكافي اظانم بلكي برزغليكا تكنيكي يا كهرباء الجنتهية ايوه تمام بله بردوام كلام گرنگیا في سرداني جعالي حمو آلياده جعالي سياسي دي جعالي أبوري دي جعالي حتى وقت بيجي سينورا دي دان سنتنك نوعي كيف شكلن تي ديار كرن أفايا دي ما حمو خوشك وكيجو قناعة به وقال لك يقرن بيش بو حرد ولاتان دولات الجيران دولات قال لك هذا لا ديموغرافي وقت بيش سكانوان تقريبا وقف دوني عرب وكرد وبيجي كم نتويدتم باش دكتور ريك بله اجبرگو دمام طنگ از خوازم ام بحثا رولا وی که یان باندورا وی سردانی اوتا یا وی گرینگیا ویش به کردن روجاوا بکن یعنی دنارینا تد دمکی د گوف پروگرام یعنی پروسیسا انتگراسیون دناورا هزن سوریا دموکراتیک و حکومت سوریا برای ودچ افسردانته دی چه روله یان چه باندوره ویل سر سیاستا کردن روجاوا بکه
هر افقونا قيلو انها جهشتيه وقت بيش بيونديه كردان وحكومتها سنترال حكومتها شامي هر ديس وقت بيش بسايا بيش كتن وبيش قريا جناب سروق بوس كاك نشيرفان بو يجي برولو جي انا بابر دواميا او هولداني برين هاكو كربون و جار كي دلواج وكون زانن كاك مظلوم عبدي ووزير دروي سوري جي وبيش بنغازي حوليري كرن وبيش وزير وان كرن الفيدا ودانو سندن وبيش اورتاوندي جش كرن خرد كرن هيش وقت بيش سروان خالي سركه ايغو حدو بيوسي وان بي هي خرد بكن وجنور وقت بيش جش بكن كرن أنا أجي ووجه بردواميا وأن كان خباتي بريها قلت وكي مثلا ما في كردان نتني كردان ما في حمو بكاتان وقلت كاك احمد الشارع براسي يعني جبوا ما تشتكي سيرتي غريبتي يعني قال لك ما قد توقع نذكر ما باوري نذكر انه بيوندي كردان والفي اصلي بين نقاش كرن والفي اصلي باواكي يرد الشام رياض وكاك نشرفان شو حمي بآلي كردستان وآلة كردستان 9 متر لقصر جمهوري فانا تشتن يعني نادرا دوغملن جيانا فان حد من حد دراسات قد شينا بو جبرولو يعني جرينجا برسبكتيفا قال لك مازن ام وقت بيجي بيش بينيد كان وهي في دار وقت بيجي باشا دكتور جبو حد من هذا كلام يعني بكورتي برسامني داوي سر اصلا هرمي دمك هيدك وافقر جو الوزي بردوام دبن وديارك وروشك انه الروجاتنا في بيدا دبا نزیک بونا یعنی خورد بونا پیوندی نافبرا باشوری کردستانی و شامی ده چیه؟ ده چارچوبه هرمی ده؟ کاسرمان گرک جبیره مناره او تشتي قومروف دكي عادة وقت بيجي هلو مرجي جيانا وان هلو مرجي برسبكتيفا وقت بيجي سياسية وان ولاتا فرز دكي نشار دكي كوفان ريا بدن برخوا يعني قيصر قو أحمد الشارع في وسائل كردة هي تقريبا ما بيجي كردي بكيماني كردي باشور او عندك بيسان بين ابو اوان بخاصنا خاصنا دري خوش بكن همش بو كيش اخوي ناف اسوري بي شارع سابقين همشي امزان احمد الشارع الفيدا كي مطلوبه حتى هذا باجن العراقي باشا دكتور ببورا اظن مجار قال لك برفره وام دكارن بو دمجمير على سرب اخذن لي مخابن وقتا ملفيدا كي بداويد بالدكتور رضوان باديني شافديري سياسي تمر ابو شوليري قال لك سباس بو فان شروفي انت صار تشاوان لە کاتێکدا راپۆرتەکان باز لەوە دەکەن کە لەم هەفتەیەدا یاسای چوارچێوە پێشکەش بە پەرلەمانی تورکیا دەکرێت شاندی ئیمراڵی لە بەیاننامێکدا دوای دیدار لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەڵان بۆ چوونەکانی سەبارەت بەو پلانە بڵاو کردوێتەوە. ئەم پێشاتانە دەتوانێت کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی و دانوستانەکانی پەیوەست بە پرسی کوردەوە هەبێ. بۆ زانیاری زیاتر لە ئەستەمبوڵەوە لەگەڵ پەیامنێر ئەیوب دەمیر قسە دەکەین. ئەیوب بەو کاتت باش دەکرێت بۆمان باس بکەی لە دیداری ئۆجەڵان و شاندی ئیمراڵی چ باس کراوە؟ Ev hevîtiş xwedoş çêbû îrojî daxuyaniyeka nivîskî dan di vê daxuyaniyê de Öcalan diyar dike ku rêya 1000 kilometreyê ew bi gavekê dest pê dikin. Di aliyê din de jî Öcalan dibêje ku demokratîkbûniya Tirkiye gelek girîng e. Heke ev yani kanûna çerçeveyê pêk were an jî derkeve di vê derê de dikarim bêjim ku Öcalan dibêje yani wek damezrandina komara Tirkiye çawa girîng e ev jî ew xas girîng e. Bi jî em dikarin komareka demokratîk pêk bînin. Di hêla din de jî Öcalan diyar dike ku heke evana pêk werin yani wisa diyarê ku Öcalan ev kanûn jî xwendiye kanûna çerçeveyê dibêje ku him li Tirkiye warî hukukî da him jî warî aboriyê da wê çareserî derkevin û ev çareserî jî ne tenê ji bo Kurda ji bo 86 milyon yani gelên Tirkiye tevahî ew dike û dibêje ku heke ev kanûn derkeve him li Tirkiye û him jî li herêmê wê aramiyek pêk were. بله ایوب دمیر پیامنیر ج استانبول قال لك سپاس بو بشداریات في بولتنی ده.
بەڵێ بینەرانی عزیز ئەم ڕۆژ گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان و بە هیوام کە توانی بێتمان هەواڵەکان و بابەتەکان وەک خۆی یعنی گەیاندمان گەیشتوێتە پێتان زۆر سپاس بۆ ئەوەی کە تاوەکوستا لەگەڵمان بوون. هەتا بەرنامەیەکە دن ببینین خێر و خۆشیە دەست لاوڕێت. سلام با برنامه خبری صدای آمریکا خوش آمدید. امروز دوشنبه سوم ماه آگوست سال 2026 میلادی است. من سحر عظیمی هستم. در برنامه این ساعت شما را در جریان تازه ترین گزارش های جهان قرار می دهیم. اما نخست